بۆ ساڵی چوارەم و وەکو پیشەی هەمیشەییان ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە سپۆنسەری چەند سەنتەر و کۆمپانیایەک خەڵات و خەڵاتی ڕێزلێنانی بەسەر 45 خوێندکاری سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵ و بە هەردوو بەشی زانستی وێژەیەوە دابەش کرد. لای خۆشیانەوە خوێندکارە سەرکەوتۆکانیش سوپاس و دەستخۆشییان بۆم هەنگاوی ڕێکخراوی قوتابیان هەبوو. سوپاس بەخوا بە پلەی 98.57 توانیم پلەی سێمی هەرێم و یەکەمی شارەکەم چەمچەماڵ بەدەست بێنم. سوپاسی هەموو بە ڕێزاناکەم کە دەستخۆشیێکیان لێمان کردەوە و کە خەڵاتێکیان پێبەخشیوین. بە تایبەتی سوپاس بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی چەمچەماڵ کە ئەمە سەرکەوتنێکی گەورەیە بۆ ئێمە. ماندووبوونێکی زۆرمان بینی هەتاوەکو ئەم نمرەیەمان هێنا بە شانس نەهاتەوە و ماندووبوونی خۆی ویستەوە، بەڵام کاتێک کە ئەبینی دەستخۆشیێکت لێکرێت و ڕێزێکت لێگیرێ هەموو ماندووبوونەکەت بیرەچێتەوە. یەکێکم لە خوێندکارێکەکەمەکانی چەمچەماڵ و ئەم ساڵ سپاس بەخوای گەورە نمرەی 98.2 بەدەستێنا. زۆر سپاسی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەم بۆ هەڵسان بە گێڕانی ئەم ئاهەنگە بۆ خوێندکارێکە یەکەمەکانی چەمچەماڵ. بەڕاستی ئاهەنگەکان بەرز ئەنرخێنم چونکە ئەم ئەنجۆر ئاهەنگانە بەڕاستی گرنگن بۆ هەندان و ترجیعکردنی ئەو تەلەبانەی کە ئێستا خوێندکاری پۆلی شەشن یاخود ئێستا لە هەر کۆناغێکی خوێندندان. توانیم ئەمساڵ نمرەی 98 بەدەست بێنم و پلەی سێم لەسەر ئاستی سنووری چەمچەماڵ. بەڵێ جێی خۆیەتی لێرەوە دەستخۆشی لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی چەمچەماڵ بکەین، چونکە ماندوو بوون دەستخۆشی لە ڕێزلێنانەکانیان لە خەڵات و دیارەکانیان نەکەین. ئومێدیشەکەین وەکو هەموو سەرکەوتوانی پۆلی دوانزەی ئامادەی بتوانین پایەک لە پایەکانی کوردستان پڕکەینەوە. بەشێکی زۆری خوێندکارە سەرکەوتۆکانی سنوورەکە بەشداربووانی خولی سەرکەوتنی ڕێکخراوی قوتابیانن. بەرپرسی ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش خەڵاتکردنی خوێندکارە سەرکەوتۆکانی بە ئەرک و پیشەی ڕێکخراوەکەیان ناوبردوو وتی بەنیازن لە ساڵانی ئایندەدا پرۆژەکەیان فراوانتر بکەن. یارە مانگە ئاهەنگی سەرکەوتوان تایبەتە بە خوێندکارە یەکەمەکەی سنووری پەروەردەی چەمچەماڵ کە بۆ ئەم ساڵی خوێندن 2017-2018 45 خوێندکارمان هەبوو لە هەردوو بەشی زانستی وێژەی سەرکەوتوانەوە بە پشتیوانی خوا بە سپۆنسەری چەند عەزیزێک توانیمان بۆ ئەم ساڵی خوێندن ئاشنای وەک داینەمۆیەکی وزە وەک داینەمۆیەکی ورە لە خزمەتی خوێندکارە سەرکەوتۆکانی سنوورەکە مابن دیار ئێمەش وەک ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی چەمچەماڵ ئەمە زیاتر بەکارێکی پیشەی خۆمان نەزانین هەستەکەین بەم شێوە زیاتر توانین خزمەت بە چین و توێژی سنوورەکەمان بکەین بە تایبەتی تر قوتابیان. ومێد دەکەم بتوانین لە ساڵاتی داهاتووشە ئەم هەوڵە گرنگە ئەم کارە پیرۆزە ئەنجام بدەین کە کارێکی پیشەی خۆمانە و بە گرنگی هێزانین کە بتوانین دەست بخەینە سەر پیت کە ئەمەرکە بە ئەرکی خۆمان بزانین و ئومێدیشەکەین شوێنەکانی تر گروپەکانی تر ڕێکخراوەکانی تر لەم ئەرکەیە قسوور نەکەن. لەگەڵ ئەوەی ساڵی خوێندنی 2017 بۆ 2018 هاوشێوەی بەشێکی زۆری ناوچەکانی دیکەی هەرێم چەندین مانگ بایکۆتی هۆڵەکانی خوێندن لە سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵ بەردەوام بوو، بەڵام سێم و چوارەم و پێنجەم لە بەشی زانستی لە قەزای چەمچەماڵ بوون و چوارەم و پێنجەمیش لەسەر ئاستی هەرێم ئەندامی دەستەی بەڕێوەبردننی ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستانن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.